فەرموو. هەر بژیر. سێ چرکە و ئافرین دەست خۆش. تۆ چەندێکە خەریکی ویانیی؟ والله من ساڵەکە بخەر. ساڵێکە؟ تەمەنت چەندە؟ من 9 ساڵ. 9 ساڵ ئافرین. ئێستا ئەگەر تێکی بیت بە سەیری یارێکەم بۆ مەکە باشە؟ لە پشت سەرت ئەتوانی بە چەند سانیە بۆم چاپ بکەیتەوە؟ 3 سانیە. ئەی ئافرین. دەی فەرموو ئێستا تێکی بە اینجا منیش مۆبایلەکەم ڕاگرم بۆی ئاگامان لە کات بێ. فەرموو. هەر بژیر. سێ چرکە و ئافرین دەست خۆش. تۆ لە ماڵەوە چەندێک کات بۆ ئەم یاریە تەرخانەکەی؟ والله من أنا کاتێکم مەجالم هەبێ من ئەیکەم. یەک ساڵە خەریکیت؟ بەڵێ. زۆر باشە. لە ماڵەوە بەس خۆت خەریکی ئەم یاری؟ باوکیشم ئەزانە خۆشکەکەمیش ئەیەوێ فێر بێ. باوکیشەوە خۆ زیرەکە ئاوا؟ بەڵێ. ئەو بە چەند سانیە چاکێکات؟ ئەو منی فێر کردبوو ئەو ێستا بە 2 دەقە چاکێ.